إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدًا عبده ورسوله يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما أما بعد فإن أصدق الحديث كلام الله سبحانه وتعالى وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار خۆشەویستان بەڕێزان پێغەمبەر صلى الله عليه وسلم لەبەر دڵسۆزی خۆی بۆ ئۆمەتەکەی ئاگادارمان ئەکاتەوە و زۆر دڵسۆزە بۆمان لەوەی کە چاوی لەوە بوو کە ئەو پێنج تاوانە ئەنجام نەدەین کە کاتێ ئەو باسێکە و ئاگادارمانەکاتەوە لە پێنج تاوان کاتێک کە ئەفەرمێ خەمس إذا ابتليتم بهن وأعوذ بالله أن تدركوهن ئەی ئۆمەتەکەم پێنج تاوان هەیە پەناگرم بەخوا داواکەم لە خوای پەروەردگار تووشتان نەیە چونکە گەر تووشتان هات پێنج عقوبەی تاڵش تووشتانە بێ يكمنيا لم تظهر الفاحشة في قوم قط حتى يعلنوا بها إلا فشى فيهم الطاعون والأوجاع التي لم تكن في أسلافهم الذين مضوا يكمنيا براكان أولا أمتكم أي مسلمانان مقيد بن چاوتان لفاحشة لبدروشتي بأخلاقي نبي أجلكم الله چاوتان لزنا نبي أجينا هركاتك قومێک بوون ئەوها خەڵکەکە چاوی لە بەدڕەوشتی و لە داوێن پیسی بوو ئەوە نەتیجەکەی چییە؟ نەتیجەکەی تووشی ئەنواع نەخۆشی دێن براکە تووشی جۆرەها نەخۆشیەک دێن لە قەومەکانی پێشووتری ئێوە بوونی نەبووە نەخۆشی تازەتان بۆ دێ نەخۆشی ترسناکتان بۆ دێ بڵێ بەڕێزەکانم ڕەنگ بێت تۆ بڵێ وەڵام من زینا ناکەم بەڵام خوای پەروەردگار ئاگادارمانەکاتەوە لە سوورەتی ئیسراء ئەڵێ ولا تقربوا الزنا إنه كان فاحشة وساء سبيلا ئەی خەڵچینە با بکەینە تەربیەتێ بۆ خۆمان و بۆ ئەولادەکانمان ئەگەر چوینە ماڵە خزمێک سەی ئەوە مەکە ڕەنگ بێ کچی مامت کچی خاڵت کچی جیرانەکەت خزمەکەت سەیرێکتی کرد سەیری مەکەرەوە تووشی فیتنەی مەکە چونکە گەنجێکی جێڕێتەوە ئەڵێ جارێکیان ئافرەتێ سەیرمی کرد ئەڵێ من زۆر سەیرم کرد وازم لێی نەهاورد کەوتمە نامە و بەوای خزمایەتیەوە ئەڵێ نامەیەکی بۆم نارتەزانمی وتی لەبەر خاتر خوا فڵان کەس تۆ خزممانی تخوا لەبەر خاتر خوا تووشی فیتنەم مەکە سبحان الله وەتا براکانم ئەوانەی کە چاویان ناگرن کوڕی وا هەیە لە جامیعەکان لە زانکۆ خوایەتی ئافرەتێ سەیریکە یان زەلام وا هەیە خوایەتی جیرانەکەی سەیریکا ویتر ئەم بکەوێتە دقدقێنە لەگەڵی ئەمە ترسناکە ئەمەی ئاەتەکە فەرمێ ولا تقربوا الزنا ئەو سیرکردنە ئەو دقدقێنەیە بەرەو فاحشەت ئەدبا بەرەو مەسیر و چارەنووسێکی خراپ ئەدبا ئیمڕۆ بۆ خیانەت زۆر بۆ براکان واللهی کەسێک زۆر متەدەین نەبێ خیانەتەکە کەسێک زۆر لەخوا ترس نەبێ ئیلا خیانەتەکە براکە چونکە ئەو سیرکردنە بەرەو قسەکردن ئەدبا ئەو قسەکردنە بەرەو مەوعد ئەدبا ئەو مەوعدە بەرەو کارەسات ئەدبا ئیمڕۆژ بەداخەوە دووری زینا و شوێنی زینا زۆرە لە ناو وڵاتەکانمان خاصەتەن وڵاتی ئێمە ئافرەتی بۆ هێنرێ و ئیجازەی بۆ ئەکرێ ئەو شوێنە بەڕەسمی ئەم شتانە بەڕاستی
گەنجێکیوێ ئیماندار بێ خۆی لێ بە دوور بگرێ. هەشا پێ عیبە لەم ناوە ئەو شتە ئەنجام بدا وەکە ئینەما خوا نایبینێ ئەچێ بۆ وڵاتەکانی ترە شتە ئەنجامەدا. بۆیە براکانم بزانە لە کۆرۆنەیەکی ڕقم 19 نەجاتمان نەبێت ڕقم 20مان بۆ دێ ئەو ڤایرۆسە ساڵ بە ساڵ ماوە بەپێی تاوانەکانمان خۆی پەروەردگار ئیعازێکی داتێک کە خۆی تازەوەکە دەرقەتینەیە هیچ ڤاکسینێک و هیچ دەرمانێک هیچ عیلاجێک تەحەدایە بۆ ئێمە براکانم تەحەدایە و ئاژەڵا خۆی پەروەردگار تازەیە کاتەوە بۆ گیانمان خۆیان هیلاکەکەن دکتۆرەکان بەداخەوە فکر لە عیلاجی جەستاکەنەوە فکر لە عیلاجی ئەخلاقیەکان ناکەنەوە تاوانمان کردو با عیلاج بێ و جەستەکان عیلاجکەین با ئەخلاقمان عیلاجکەین با دین و ئیمانمان عیلاجکەین ئەو کاتە عیلاج ئەبین چکە تۆ ئەگەر جەستت عیلاج کردو ئەو جەستەیەت بەهێز کردەوە بۆ تاوان نەتیجەکەی چییە تۆ دەرقەت خوا نایەی خی پەروەردگار ئاگادارمانی کردوتەوە لە ڕێگەی پێغەمبەرەوە کە چاومان لە بەدڕەوشتی و لە زینا و لەم شتانە نەبێ براکان قڕ بەسەر ئەو گەنجەی کە ژنی پیاوێک لە پیاوەکەی هەڵەگەڕێنێتەوە ئەو ژن ناومان زۆرە چکە تۆ بە دڵسافیە چیتە ماڵە خزمەکەت ماڵە جیرانەکەت ماڵە دۆستەکەت ماڵە هاوڕێکەت ئافرەتەکەیان هات بە خێراتنتانی کرد قسەی خۆشی لەگەڵ تا کرد مەقەیەت بە ئیستیغلالی وەزعەکە مەکە داوێن پیس مەبە لە پیاوەکەی هەڵی مەگەڕێنەوە ڕەنگ بێت تۆ لە پیاوەکەی چوارشانەتر بی و قۆستر بی و بە قەد و قڵافەتر بی هەمومان ئەم کێشانەمان هەیە هەمومان خەون عەرز و ناموسین ئەمە خاڵی یەکەم براکان خاڵی دووەمش ولم ينقصوا المكيال والميزان إلا أخذوا بالسنين وشدة المؤونة وجور السلطان قال هر قومك هر شعبك هر ملتك هر قلك هر أهلي قركك أجر زورزانا كانيان في البازا كانيان دسرو كانيان كاربا دستا كانيان فيليان لفقير وفقراء كان كرت فيليان ليان كدو حقيان خوارد يتلا هر جورا معملية ببراكان بەداخەوە لە کۆمەڵگای ئێمەش زۆرە خوا ئەم دەشت ناو شوانەی بەدا پێمان وەک خێر و بەرەکەتێ پانتاییەکە ئەنواع مەعاملی لێدانراوە بەڵام وەڵڵاهی ئیلاوەی خوا ڕەحمی لێ کرد بێ ئەجینا ئەنواع فێڵی لێ ئەنجامەدرێ ئەنواع تەعلیبی لێ ئەکرێ کۆمپانیا مەشهوورەکانە هێنن ئەوەی تەنەگەکەی یاخود گونێەکەی یاخود قوتەکەی مارکەیە شتی خراپی تێکەن بەناو ئەو شەریکەیە و تەواو قەپاتی کەو بیدە موسڵمانان یان کابراچێتە مەعرەز سیارەکەی عیبدارە ڕسمێکە داتەبانیا یان سوبغێکە یان بە هەر شێوەیەک بۆی دیار نەبێ یان دەرمانی تەزویر و خراپ یان خواردنی بەسەرچوو خراپ بەڵێ بەڕێزەکانم پێغەمبەر صلی الله علیه وسلم ئاگادارمانەکاتەوە یان قەزەی فیتە و پێوانە و تەرازوو بەداخەوە خەڵکێک هەیە کە کاتێ دزێکە یاخود ئەو فێڵاکە بەعەقڵی خۆی دەوڵەمە نەبێ نازانێ نەتیجەکەی چییە نەتیجەکەی خراپە ئیلا ئوخیذوا بالسنين يكم شت وشكي وقاتوقري وشك صالي إلا أخذوا بالسنين وشك صالي وشدة المؤونة بيدا كردني بارا ما ويك بارا لمولاطها الرشابو بلا ميسا قرانية براكا إسا قرانية بارا زور بزحمة بيدا أكري يا مع العلم إما بن من كنزة بن من زيارة بن من نوتة سبحان الله خلقك كي بان زويكت چونك بفيل بوين لقل يكتري دا دەست بە دەست فێڵمان نەکرد لەگەڵ یەکتری طبقە طبقە صنف هەتاکم نەتیجەی سێم دێ وەجەوری سوڵتان خوای پەروەردگار حاکمێکی زاڵمت بۆ ئەنێرێ چونکە هەموو زاڵمێک زەواڵێکی هەیە هەموو زاڵمێک دەبێ خوا قاری داتێ هەموو زاڵمێک خوا قاری داتێ براکەم دەست بە دەست حاکمی خراپ نایە بۆ قەومێکی باش با دڵنیا بین براکان چونکە مەقولەیەک هەیە ئەڵێ أعمالكم أمراؤكم الله کردەوەکانتان حاکمەکانتان بۆ دێنێتە کایەوە والله ئەگە کردەوەکانمان باش بواە وەجێی ڕەزامەندی خوای پەروەردگار بواە حاکمێک ناهات تەمەنا بکەین بڕوا حاکمێک ناهات دوعای شەڕی لێ بکرێ هەرچەندە هەر حاکم هەر دەبێ دوعای خێری بۆ بکرێ براکەم دوعای ئیسلاحی بۆ بکرێ دوعای شەڕ باش نییە چونکە چاکی حاکم چاکی ئەو گەڕە چاکی ئەو ملەتەیە چاکی ئەو شەعبەیە بەڵام با باش بزانین ئەگەر حاکمێک هات بە دڵت نەبوو بزانە کردەوەکەت خراپە کردەوەکەی تۆ بە دڵ خوای کردەوەکەی تۆ جێ ڕەزامەندی خوای پەروەردگار نییە فبۆیە براکانم بە هەر کەس لای خۆمانەوە واز لە فێڵ و زوڵم بێنی هەر جۆرە مەعمەلەیەک ئەەکەی هەر جۆرە مەعمەلەیەک ئەەکەی سەیری تەعیینات کە هەتا دەسڕۆ پارەدار ما بێ پیاوی فەقیر تەعیین نابێ سبحان الله
بەڕاستی ئەمە ماڵوێرانکاریە بۆ بەس لەبەرەوەی ئەو کەسەی کە بەدەسێتی سارەیە چاک لێ بخڕی یان خانیەکەت باش بێ یان بچی بۆ سەفرە و سیاحە هەمووی بەجێ هێلی ئەم جۆرە کردەوانە هەیە لە ناو کۆمەڵگای ئێمە بۆیە ئەو سێشتا ماوە نەماوە تووشمانە بێ براکان السنین قات و قڕی شدة المەئونە گرانی و بەرزبوونەوەی سعر و هەروەها جەوری سوڵتان کە ئەوەی حاکم قارت داتێ تووشی حاکمێکی خراپی و قارت بداتێ سێمینیان براکانم ولم يمنعوا زكاة أموالهم إلا منعوا القطر من السماء هر كاتي الدولة منكان أجر زكاة حقي فقير يا النداء وأو باريي لبين ينا وخواي پروردگار فرمي كي لا يكون دولة بين الأغنياء منكم هر كاتي أو حالة بو كبار زورك لا يچن كس يكبو لا يچن دولة من يكبو رصيدي أولاتا زكاتي لنادن أو كاتا منع القطر من السماء ولولا البهائم لم يمطروا وكاتبهاش بزانن باران يعني نشاني رحمته باران بو كاتي كباري يعني ورحمتي خواي پروردگار باري بويا بصالات وكان إنساني متدين إنساني لخواتر زور دلي بباران خوشة باران يعني رحمتي خوا بلام كاتيك أقر دولة من كان أواني الرصيدة زوركيان لا خبرا كانم مشاهده دم چند دولة من يكي بوني من لمزقوتا باش آقام لي زكاتي باركيان زور بجواني دن ورنگ بالطبقة وسطكش أو إكا شو كفقير زكاتي نية طبقة وسطكش أقام لي وتلفونك أو زور جارين ميانك كشون زكاة مالك يبدا بلام بارز بلا حكا لا يشي رصيد زورك لا يشي أوان زكاة نادن كاتي أوان زكاة يعني ندا خواي پروردگارش باران مان ليقريتوا بويا پیغمبر صلى الله عليه وسلم فرمي أوقل باراني أباريت أقر لبر آجلكان نبويا أوقل بارانش ناباري ولولا البهائم لم يمطروا باش بزان ضلت خوش نبي بلي والله من فعلكم هو باران باري نا أو آجلا كان برا كان كاتي نفرت لكردو كان ما نكن نفرت لا كردو كان مروفا كان كن بس أي بني آدم بو أوانج رحمتنا باري بو أوانج باران ناباري يعني كابرا سيركي زكاتكي سقطك زكاتكي خويا شي كاتا قماشي كاتا خواردن توزيك نابي براك یان زکاتەکەیەتی بە شێوەیەکەی دات ئیلا بۆ کەسە نزیکەکانی خۆی نایە لێ بگاتە شوێنی مستحق ناچێ بە دوای فەقیرێک بگەڕێ بەڕاستی جێ ڕەزامەندی خوای پەروەردگار بێ بۆیە براکانم بەڕاستی با ئەو پارە و پولەی داوێتی پێمان خوای پەروەردگار حەقی فەقیر بدەین لە سەدەقات لە زەکەوات هەر کاتی حەقی فەقیرماندا ئەو کاتە خوای پەروەردگارش لێمان ڕازێ بێ و ئەو بارانە ڕەحمەتەمان بۆ ئەبارێنێ تاوانی چوارم براکانم کاتێک کە خوای پەروەردگار ئاگادارمان نەکاتەوە لە ڕێگەی پێغەمبەر محەممەدەوە صلی الله عليه وسلم و پێغەمبەر صلی الله عليه وسلمش عزيز عليه ما عنتم أما مواصفاتي پیغمبر بو صلى الله عليه وسلم پینا خوش بو اما توش چارە نووسێکی خراپ یاخود تووشی کارە ساتێک ببین بۆیە پیغمبر صلى الله عليه وسلم ئاگادارمان نەکاتەوە لە تاوانی چوارم ولم ينقضوا عهد الله وعهد رسوله إلا سلط الله عليهم عدوا من غيرهم حتى أخذوا بعض ما في أيديهم الله هر کاتێک ئەگەر ئەو ملەتە ئەو خەڵکە پشتیان لە دینی خوای پەروەردگار کرد حکمیان بە دینی خوای پەروەردگار نەکرد خو چەندین جار وتومانە براکانم حکومکردن بە دینی خوای پەروەردگار جارێ لە خۆمانەوە دەست پێکا هەر کەس لە لای خۆیەوە حکومکردن بە دینی خوای پەروەردگار دەست پێکا لە ئەخلاقت لە ڕەوشتت لە هەڵسانت لە دانیشتنت لە بیر و باوەڕەکەت لە عەقیدەتەکەت لەو نێژەی ئەیکەی چەندێ لەسەر سونەتە یان نا ئەو ڕۆژوەی ئەیگری ئەو حەج و عومرەیەی ئەیکەی ئەو عیبادەتەی ئەنجامی ئەدەی چەندێ پەبەندی بە دینی خوای پەروەردگار خۆ لەوێوە دەست پێکە ئەمجا بڵاو ئەبێتەوە بۆ خێزانەکەت ئەمجا مناڵەکانت ئەمجا گەڕەکێک ئەمجا شارێک پارێزگایەک ئەمجا چەند پارێزگایەک وڵاتێک ئەگەر هەر قەومێک هەر ملەتێک ئەگەر زۆرینەیە حکمیان بە دینی خوای پەروەردگار نەکرد ڕازی نەبوون لە هەڵسانیان لە دانیشتنیان لە کڕینیان لە فرۆشتنیان لە سولحەکانیان نەڵێ خواچی پێخۆشە ئەواکەم نەڵێ حەدیثی پێغەمبەر صلی الله عليه وسلم چێڵێ ئەواکەم عقوبەکەی چییە براکانم دوژمنێکی دوور دێ حکمتەکە دوژمنێکی دوور إلا سلط الله عليهم عدوا من غيرهم سيري أم وڵاتەکە براکان وڵاتەکانی دراوسێ پێمان خەنی بوونە هەچی خێراتی ئەم وڵاتە هەیە بەدەست خۆمان نییە سبحان الله کاتێک خۆ ئێمە خۆمانە وڵاتە بینەڕێ بەڵام خێر و ڕەسید و پارەکانمان وڵاتەکان پێی خەنی بوونە چی دوور و چی نێزک
حکوممانەکەن ڕێمان بۆ کێشن ئەمان هێنن ئەمان بن زەلیل بووین براکان ناکۆکی و خلاف زەلیلمانی کرد دوو برا جیرانن پێکەوە ناحەوێنەوە کوڕ و باوکێکن پێکەوە ناحەوێنەوە دانانشن لەژێر ئیمرەتی یەکتری بە پێکەوە بەخۆشی بژێن هیچیان قبول ناکەن ئەوەی تر بێتە برا گەورە ئیتر ئەمە لەسەر مستەوای نەتەوەیەک بێ لەسەر مستەوای حزبێک بێ بزانن ناکۆکی و خلاف بۆ چۆ بردمانی زەلیلمانی کرد ئەو کاتە دوژمن دێ براکەم چکە داگیرکەر دوژمنە هەر جۆرە داگیرکەرێ بێ ئیتر خۆ شەرت نییە بێ بەجێیش داگیرت کە جار وایە عەقڵت داگیرەکە چکە لە قسەی ئەو دەرناچی ناوێری لە قسەی دەرچی عەقڵی داگیر کردووە عەقڵت لای خۆت نییە تۆ لە ماڵەکەی خۆ دەگە لەگە باوکت یا لەگە دایکت یا لەگە خوشکت یا لەگە براکەت شەڕ نەکەی ئەخە جیرانەکە نایەتە نابژیتان بەڵام ئەگە نەحەوایتەوە ناکۆک بوون حتمما جیرانەکە زگی پێتەستوێ یاخود لەبەر مەسلحەتێک دێڕێت بۆ کێشێ لە ڕێگەی ئەو ڕێکە کێشتنەوە ئیتر کۆنتڕۆڵی ماڵەکەت ئەکا ئێمە شوامان لێ هاتووە براکان ئێمە شوامان لێ هاتووە ولم ينقضوا عهد الله وعهد رسوله وعد پەیمانەکانمان زۆر ئاساییە يعني كم کەس هەیە وعدی مەزبوطە لالی مزگەوتەکان ئەوەی نایە بۆ نێژەوە هەروازی لێ بێنە درۆکردن زۆر لای ئاساییە لە ئیش و کارەکان کەم زەلام هەیە لە ناو مزگەوتەکان بهێنی خاوەن وعد خۆیەتی خاوەن پەیمانی خۆیەتی جاروا هەیە زەلام ئەڵێ زەلامێکم ناردووە عەردێکم بۆ بکرە سێرم کە بۆ خۆی کڕیوێتی ناردوومە بۆ داخوازی خزمێتی برایەتی وەڵا تا دایەنە خۆم بە هەزار حاڵ سوبحانەڵڵا خۆم قسەیە خەریکە بێتە نوکتە لە ناومان لەم قسەی لەم خیانەتە ئەمەیە خیانەت لە عەهد و وعد و پەیمان ئەمە ڕق و چین دروست دەکا براکەم ئەمە ئاژاوە دروست دەکا کاتێوە حاڵمان بوو ئەو کاتە دەبێ داگیرکەر بێ حکوممان کات زەلیلە بین خوا زەلیلمانەکات چونکە ئەوە خیانەتە ئەیکەی براکەم کۆتا تاوان وما لم تحكم أئمتهم بكتاب الله ويتخير مما أنزل الله إلا جعل الله بأسهم بينهم هر كاتێک مەلاکان زاناکان علەماکان طالب علمەکان ئەگەر لە بینی خۆیانە کۆک نەبوون ئاشتەوایی و تەبا نەبوو لە بینیان و حکمیان بە دینی خوای پەروەردگار نەکرد و یەکدەس و یەکدەم و یەک بۆچوون و یەک فتوا نەبوون ئەو کاتە جعل الله بأسهم بينهم ئەو کاتە براکوژێکێوتە بینیان ئیمڕۆژ بمانەوێ نەمانەوێ براکان ئەو واقعێکی تاڵە ئێمەی مەلاکان خلاف و ناکۆکیە زۆر هەیە لە بینمان لەسەر چییە براکان لەسەر ئەوەیە کە کاتی ئەگەر بمانەوێ بگەڕێنەوە بۆ حەقێک خۆ ئێمە هەمومان بەناو قورئانەوە قساکەین هەمومان بەناو سونەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم قساکەین بەڵام فێڵی لێکەین براکان هەنێ جار تەحاکوم بۆ ڕەئی جمهورەکەین جەماوەر تاکە خەڵک لێمان عاجزە بێ ئەی خەڵک بەچی بڵێین بە خەڵک بابەت چی چێڵی بە خەڵک تۆ دەست داوەتەوە ئەم کارەوە دەست داوەتەوە ئەم بەرپرسیارەتیە خەتەرترین مهنەیە خەتەرترین پیشەیە مەلایەتی چونکە کۆمەڵی خەڵک سەیدەمی تۆکە کۆمەڵی خەڵک بە قسەتەکە فلەبەرەوە براکانم زۆر جار وایستومانە بۆ نمونە قەزەی تەعزیە نەمینێ خۆ تەعزیە هەمومانە ئەزانین ئەسڵ و فەسڵی نییە بەڵام ئەوەی بیمینێ لێ دابوو نەریتێکی کوردەواریە یان جارێکیان وەزع زۆر خراپ بوو تەقینەوە زۆر بوو مجریمەکان و داعشەکان و ئیرهابیەکان ئەچوونە ناو تەعزیەکانەوە وایستمان هەڵیگرین تەوقیعە زۆر کۆکرایەوە هەنێک پەیا بوو وتی بابەگە تەعزیە نەمینێ قسەی ئەوانە سەرەکەوە کە چەند ساڵاڵێن نییە وەڵاهی بشکوژێن هەر دەبێ بمینێ بشکوژێن ئێمە تەوقیع ناکەین فبۆی براکەم ئەو کاتە جیاوازی لە وتار دروستە بێ چێ ضەحیەیە ئەو کەسە ضەحیەیە کە سەبری نییە کە بڵێ کە مەلاکان لەبین خۆیان تەواو نین وەڵا من هەر نایکەم نێش هەر ناکەم ئەو کەسە دۆڕاوە ضەحیەیە ئەجینا براکانم ئێمە ئەگەر لە بین دوو مەلا ناوکۆکی هەبوو بگەڕێ بە دوای حەقە سەبرت هەبێ ثەباتت هەبێ حق بزر نابێ حق هەر مەوجودە هەتا ڕۆژی قیامەت پێغەمبەر صلی الله عليه وسلم دڵمانە داتەوە ئەڵێ پۆلە خەڵکێک کۆمەلە خەڵکێک هەر ئەمینێ کە حکم بە دینی خوای پەروەردگارەکە طائفەی مەنسوورە و فرقە ناجیە هەر هەیە بەڵام دەبێ بزانی لای چێیە براکە بکەوە دوای بەڵگا بکەوە دوای دەلیل ئەو کاتە قەت سەرت لێ ناشێوێ و نایدۆڕێنی چۆن بۆ ئیش و کار ئیشێ زۆر پارەکەی باش نەبێ و زۆر چەور نەبێ نایکەیت وایە ناگە دوو ئیش لە پێشت بێ کامیان نەکەیت ئەو ئیشەی کە زیاتر قەنجازی زۆرترە و بۆ قسادەکەت باشترە ئەی بۆ دینەکە شوانیە براکەم بۆ دینەکەش بزان کەمەی بەڵگەی لەسەرە کەمەی جێی ڕەزامەندی خوای پەروەردگارە ئەوە بکە بەڵێ براکانم هەنێ مزگەوت هەیە سێرەکی کاکە قاعی فاتیحای تێمەکە
والله فلان کەس فتوای بۆم داوە، یان لە قەبرستانەکە بە کاکاڵی کاکە قەبر هەڵمەگرە، والله فلان مەلا پێمی وت جائیزە. ڕاستش نییە براکەم، هیچ مەلایەک نەیوتوە قەبر هەڵگرتن جائیزە. ئەجی ناسەی حاڵی ئەو قەبرستانە بکە، ئەچیتە ناو قەبرستانەوە دەبوایە ئێمە ترس و دنیامان لە پێشچاو بکەوێ، بەڵام ئەوەنە چێلی جوان و ئەوەندە زەخرەفا بینی، ئەوەندە داری جوان دانراوە، دڵت هەر تەنگ نابێ. ئەسڵەن دڵت تەنگ بێ بچۆ ناو قەبرستانەکە دڵ تەکرێتەوە، مع العلم بالعکس دەبایە تۆ بچوویتە ناو قەبرستانەکە قیامەت بێتەوە بیرت. ئەمە بە فتوای چێ براکان؟ بە فتوای ئەو کەسانن کە لە خۆیانە وڵا ئاساییە یان جائیزە دارێک لە دیار سەر قەبرێک دانا هەڵی گرە بە کاشی چێلی لەبان بکە بە PDF بە ئەنواع ئەشکالە کرێ براکان. ئەمەیە نەتیجەکەی براکانم. ئەگەر مەلاکانش نەگەڕانەوە بۆ قورئان و بۆ سنت بۆ بەڵگا، ئەو کاتە بەئسەکەوێتە بین خەڵکەکەوە، ئەو کاتە براکوژێکەوێتە بین ئۆمەتەوە. بەهەرحاڵ براکان بە هەر یەک لای خۆمان فکر لەم پێنج تاوانە بکەین و خۆمانی لێ بە دوور بگرین، چونکە جاروا هەیە هەر خۆت بە حەقێ مینی، سێ ئەوە مەکە غەریبی، جاروا هەیە لە گەڕەکەکەت هەر تۆیت حەقەڵی، ئەوانەی ڕقیان لێتە بێتەوە کە حەقەڵی، جاروا هەیە لە ناو عەشرەتەکەت لە ناو بنە ماڵەکە، جاروا هەیە لە ناو ماڵەکەی خۆت قسەی حەقەکەی خێزانەکەت ڕقی لێتە بێتەوە، مناڵەکانت ڕقیان لێتە بێتەوە، سەبر بگرە. جاروا هەیە ڕێیەکی باش بە براکەتی نیشاندەی خێریت ئەوێ بە ئەسلوبێ جوان، بە مەرجێ بە توندڕەوی نەبێ، بە ئەسلوبێ جوان وان نەسیحەتێکی یان دایک و باوکت نەسیحەتیانەکەی ڕقیان لێت ئەبێتەوە. ئەو ڕق هاتنەوەی وا لێ نەکا واز لە حەق بێنی، ثابت بە کۆک بە، چونکە تو نازانی کەی دنیا بەجێ ئەهێلی. لە کۆتایی ئاڵێم یا ڕەبی خوای ئیسلاحی حالمان کەیت، یا ڕەبی خوای لێمان خۆش بیت، یا ڕەبی خوای بە خراپەی ئێمە نەیکەیت، یا ڕەبی خوای ڕجا لێ ئەکەین، داوا لێ ئەکەین، لێت ئەپارێنەوە بارانی ڕەحمەتمان بۆ بارێنی. یا ڕەبی خوایە هیدایەتمان دەی بۆ ئەوی تەبابین لەگەڵ یەکتری، یا ڕەبی خوایە دڵەکانمان ئاشت کەیتەوە لەگەڵ یەکتری، یا ڕەبی خوایە خۆشەویستمان کەی بۆ لای یەکتری، یا ڕەبی خوایە ڕق و چین و ئاژاوە و ناکۆکی لە بینمان هەڵگیری بۆ خاتری ناوە جوانەکانت، یا ڕەبی خوایە موفقمان کەی بۆ تەوبەیەکی نەسوح، یا ڕەبی خوایە هیدایەتمان دەی بۆ ئەو قەولەی کە خۆت پێی رازیت، یا ڕەبی خوایە هیدایەتمان دەی بۆ ئەو فعلەی کە خۆت پێی رازیت کە ئەنجامی بدەین بۆ خاتری ناوە جوانەکانت، یا رب العالمین. یا ڕەبی خوایە ڕەحم بە نەخۆشەکانمان کەیت، یا ڕەبی خوای هەر ماڵێک نەخۆشی تیا شفای دەی، یا ڕەبی خوای هەر ماڵێک قەرزارە دانەوەی قەرزەکەی بۆ ئاسان کەیت، و یا ڕەبی خوای هەر ماڵێک فەقیر و هەژارە، یا ڕەبی خوای پەیداکردنی ڕزق و ڕۆزیان بۆ ئاسان کەی، و یا ڕەبی خوای هەر ماڵێک ناکۆکن لەگەڵ یەکتری، شەڕ و ئاژاوە هەیە لە بینیان، یا ڕەبی خوای ئاشتیان کەیتەوە لەگەڵ یەکتری، یا ڕەبی خوای مەحەبەت و مەوەدەت و تەبایی بکەیتە ناویان، و یا ڕەبی خوای هەر حاکمێک هەر سەرۆکێک لە هەر شوێنێک حکمی مسلمانان ئەکات، یا ڕەبی خوای هیدایەتی دەی باش بێ بۆ گەلەکەی، یا ڕەبی خوای تەقوا و علمی پێ بەخشی، یا ڕەبی خوای لەسەر سوننە دایمەزرێنی، و یا ڕەبی خوای هەر مەلایەک هەر طالب علمێک هەر عواعظێک هەر بانخوازێک لە هەر شوێنێک هەوڵەدا دینەکەی تۆ سەر بکەوێنێ، یا ڕەبی خوای هیدایەتی دەی بەرەو حەق، یا ڕەبی خوای تەقوا و علمی پێ بەخشی، و یا ڕەبی خوای لەسەر سوننە دایمەزرێنی. آمين يا رب العالمين، وجزاكم الله خيرا وأقم الصلاة.